سەبارەت بە ئەگەرەکانی سەپاندنی سزاکانی ئەمریکا بەسەر عێراق بەڕێز عەلی مەهدی سەرکردە لە حیزبی شیوعی عێراقی لە ستۆکهۆڵمەوە لەگەڵمانە. کاگەلی سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان، بەخێر بێن. ئەمریکا بۆ نایەوێت پرۆژەی یاسایە لە پەرلەمانی عێراق تێپەڕێ؟ زۆر سپاس کە بانگشتان کردوم. سڵاو لە ئێوە و هەموو بینەرانتان، بینەرە کەناڵی بەڕێزەکەتان. لە بڕوایەدا حکوومەتی ئەمریکا تا و ساتەی ئێستاش لە بڕوایەدایە کە حەشدی شعبی بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندیدارە بە فەرماندەی ئێران لە ڕووی ئینتیمای تایفی و ئاراستەکردنی عەقایدی و پەیوەندیەکانی لەگەڵ بەشێک لە فەرماندەکانی کە نوێنەرایەتی گروپە چەکدارەکانی نێو حەشدی شعبی دەکەن. ئەو پەیوەندیە حەزبی و مێژوویەی کە هەیە ئەمڕۆ کە سیر دەکەین بەشێکی زۆری ئەو گروپانە لە ڕێگەی حکوومەتی ئێرانەوە پێکهێنراوە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عێراق. بەمەش بەشێک لە ئەو نزیک بوونەوەی دروست بوو لە سەردەمی شەڕی دژی تیرۆر بوو. بەڵام کاتێکەوە خۆناغەت کۆتایی هات، حکوومەتی ئەمریکا لەو بڕوایەدایە دەبێت فشار لە حکوومەتی عێراق بکات بۆیە پێداچوونەوە بە بوونی حەشدی شعبی بکات، چونکە لەو بڕوایەدا بە شێوەیەک لە شێوەیەکان پەیوەندیدارە بە ئەجەندای ئێران. هەر لەبەر ئەمەشە سروشتی فەرماندەییەکەی و گروپە عەقایدیەکانی و لایانی سەرچاوە مرۆییەکانی بە شێوەیەک وەکو گوتمان پێشێلکردنی سەروەری عێراقە. ئەمریکا لەو بڕوایەدا دوای ئازادکردنی عێراق لە ڕژێمی دیکتاتۆری پێشوو دەبێت عێراق پەیوەندیەکی باشی لەگەڵ ئەمریکا بێت، چونکە یارمەتی دەربووە و هەروەها هاوڕابێت لەگەڵ ئەجەندای ئەمریکا. ئەمریکیەکان وەستیانەیە دژ بە ئێران. باشە، بەستنەوەی فەرمی، ینی بە فەرمی بە شێوەیەکی یاسایی بەستنەوەی حەشدی شعبی بە حکوومەتەوە ئەگەری پەرەسەندنەکانی هێرشەکان بۆ سەر هێزەکانی ئەمریکا زیاد ناکە. ئەمە یەکێک نییە لە ترسەکانی تری ئەمریکا. لە بڕوایەدام بەڕێز سەرۆک وەزیران سوودانی بە ئاراستەی هاوسەنگی کار دەکات لە نێوانەوەی ئێران دەیەوێت و لە نێوان سروشتی و پەیوەندیانەی کە تایبەتمەندە بە فەرماندەکانی حەشدی شعبی لەگەڵ ئێران بە شێوەیەک لە شێوەکان بە شێوەیەک کار دەکات پەیوەندیەکان لەگەڵ ئەمریکاش باش بێت، چونکە دەزانێت کاریگەری ئەمریکا خەریکە دەردەکەوێت لەسەر عێراق و پەیوەندیەکانی نێوانیان بەردەوامە. دەوێت بە ئاراستەیەک کار بکات پێچەوانەی ئەجەندای ئێرانیش نەبێت و پێچەوانەی ئەجەندای کەسایەتیەکانیش نەبێت کە لە نێو عێراقدا. بۆیە هۆشداری هەیە دوایینیش کۆبوونەوەی هەڵسوڵێنەری ئەمریکیەکان لەگەڵ جێگیری یەکەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پێش ئەمەش کۆبوونەوە هەبوو لە نێوان وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ بەڕێز سوودانی لە ڕێگەی تەلەفۆنەوە هەردوو لە جەختیان کردەوە کە قبوڵ ناکەن ڕەشنووسی یاسای حەشدی شعبی هەموار بکرێتەوە لە نێو ئەنجومەنی نوێنەراندا. وا دیارە فشارێکی نائاسایی هەیە، تەنانەت لە نێو چوارچێوەی هەماهەنگیشدا دوودڵی هەیە لە پێشنیازکردنی ئەو پرۆژەی یاسایە جارێکی دیکە لە نێو باسی دوودڵی و دەنگی پێ بدرێت. باسی دوودڵی و ترسێ کرد. گاگالی ینی ئەگەر بێت و ئەم یاسایە پەسەند بکرێت لە پەرلەمانی عێراق شانەوەی سەربازی ئەمریکای بەدوایە نایەت و نابێتەوە هۆی کەمکردنەوەی پشتیوانی ئابووری بۆ عێراق، ئەمانە چ کاریگەرێکیان لەسەر داهاتووی عێراقە بێگەر ڕووبە؟ لە بڕوایەدام لە کۆتایی بە گوێرەی دوایین دزە پێکردنەکان ئەو زانیارەی دزایان پێکراوە لە ڕەشنووسی بودجەی وەزارەتی بەرگری ئەمریکا بۆ ساڵی 2026 ڕێژەی دەستنیشانکراوە بۆ هاوکاریکردنی وەزارەتی بەرگری لە 195 ملیۆن دلار بۆ کەمتر لە 30 ملیۆن دلار کەم کراوەتەوە.
بەڵام بەشێک لەو پارەیە بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر بووە بۆ دژی تیرۆر بەکارهاتووە ئەمەش وا دیارە لە نێو دامەزراوەکانی عێراق هەست پێ دەکەن کە دەستگای دژە تیرۆری عێراقی بە شێوەیەک لە شێوەکان کاریگەریەکی زۆری لە دژی ئەجەندای دەرەکی هەیە و ئەمریکیەکان ڕۆڵێکی سەرەکیان هەبووە لە دروستکردنی ئەو هێزانەدا لۆ بڕوایەدام دەکرێت ئەو پرۆژه یاسایە پێشنیاز نەکرێت نێنرێتە پێشەوە بۆیە ئەمە پەیوەندیەکی باشتر بۆ بەڕێز سوودانی و حکوومەتەکەی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دروست دەکات چونکە ئەمە داخوازیەکی گرنگ بووە لەلایەن ئەمریکیەکانەوە کە بۆ حکوومەتی عێراق و سەرکردەکانی عێراق بووە بۆیە دەکرێت ئەم پرۆژه یاسایە دەکرێت بچێتە خۆلی داهاتوو ئەگەر بە شێوەیەکی کۆتایی هەڵنەوەشێنرێت باشە عێراق وەکو دەوڵەتێکی سەربەخۆ بەرژەوەندی خۆی ئەزانێ بە دنیایەوە حکوومەتی عێراق هەوڵ دەدات خۆی تایبەتمەندی بە سەروەری و سەربەخۆی خۆی هەبێت خاوەن سەروەری وڵاتەکەی بێت ئاسمانەکەی بپارێزێت سنوورەکانی بپارێزێت بەڵام فشار هەیە فشار لەسەر عێراقەیە فشارەکە کەمیش نییە لەلایەن وڵاتانی هەرێمایەتیدا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا فشاری لێ دەکەن بە دڵنیاییەوە سەرۆکوەزیران سوودانی قۆناغێکی گەورەی بڕیوە بەراورد بە ڕابردوو ڕاستە لە سەردەمی بەڕێز کازمی کرانەوەیەکی زیاتر هەبوو لەگەڵ وڵاتانی عەرەبی وڵاتانی ئەوڕۆپی بەڵام تێبینیمان کرد گەمارۆ هەبوو لە سەردەمی سوودانی ئەو دۆخی لە سەردەمی سوودانی خوڵقا بەڵام تا ئێستا هەڵوێستێکی ئاشکرا لەلایەن سەرۆکی ئەمریکا بەرامبەر بە حکوومەتی عێراق نەبووە تەنانەت بینیمان ئاماژە بە عێراق نەکرا بە شێوەیەک ئەرێنی بێت باش لە لێدوانەکانی سەرۆکی ئەمریکا و هەمیشە زۆر باشە بەراورد بەغدا بە کابول دەکات بە شێوەیە کە بەغدا با بڵێن وێران بوو لەسەر ئاستی جیهان زۆر باشە ئەو دوو فشارە دژبەرە یعنی بەرژەوەندیە کە یعنی بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان فشار لەسەر عێراقەکان پێ دوایە کامیان دەست باڵاترە بێ لە عێراقا و کامیان یعنی داهاتووی ئەم ململانەیە بۆ کامیانە بێ لە عێراقا لە بڕوایەدا فشارەکانی ئەمریکا دوای گۆڕانکاریەکە دراماتیکیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ئاستی جەنگ لە غەزا یاخود لە لوبنان گۆڕینی دۆخی سووریا لە بڕوایەدا ئێستا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەستی گرتووە بە دۆخی ناوچەکە بە شێوەیەکی گشتی و حکوومەتی عێراقیش خوێندنەوەیەکی بۆ دۆخە کردووە و دەیەوێت بە هەموو شێوێک بە هەموو ڕێگەیەک ئەمریکا لە خۆی نیگەران نەکات کە خۆی هەڵوێستێکی نادۆستانەی بەرامبەر بە عێراقێ چونکە پێی وایە عێراق بە شێوەیەک لە شێوەکان لە ژێر ئەجەندای ئێراندایە و عێراقیش بەشێک لە فەرماندەکانی عێراق پڕن لە گەندەڵی پڕە لە خراپی ئیدارەدان بۆیە سەرۆک وەزیرانی عێراق زۆر بە وریاییەوە مامەڵە دەکات کارێک نەکات لەو ماوەیەدا بەرەو تووڕەکردنی ئەمریکاوە هەنگاو بنێت کارێک بکات باست لەوە کرد کە بە وریاییەوە محەممەد شیع سوودانی مامەڵە ئاکات یعنی پێ دوایە لە نێوان بەرژەوەندیەکانی ئەمریکا و فشارەکانی ئەمریکا و فشارەکانی گروپە چەکدارەکان لە عێراق ئەتوانێت شتێ بکات کە عێراق تیا زەرەرمەند نەبێ بەرژەوەندیەکانی عێراق بپارێزێ بڕایەکی تەواومە عێراق بووەتە وڵاتێک تواناکانی لە ڕابردوو زیاتر و باشترە یاخود توانایی هەیە کردەوەکانی ئەو گروپە چەکدارانە کۆنتترۆل بکات زیاتر بتوانێت کۆنتترۆل بکات بە تایبەتی ئەوی لە سەیدیە لە 2 هەفتەی ڕابردوودا ڕوویدا
بەڵگەیەکی باشە کە حکوومەتی عێراق زۆرینەی ئامرازەکان لەسەر ئەو گروپانە کۆنتترۆل کردووە کە بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندیان بە ئێرانەوە هەیە بۆیە بەڕێز سوودانی هەوڵ دەدات عێراق دوور بخات لە بەرەی ئێران و بەرەو تورکیا و وڵاتانی عەرەبیەوە نزیک ببێتەوە لە ئەوروپاوە نزیک ببێتەوە پەیوەندیەکی باشیشی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەبێت چونکە قەناعەتێکی تەواوی هەیە کە ئەمریکا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە ڕێگەی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی ناوچەکەدا دەتوانێت ئەوەی دەیەوێت بیسەپێنێت وێنایەکی نوێ بکات بێ ئەوەی هیچ فشارێکی لەسەر بێت بۆیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا توانای ئابووری هەیە توانای سیاسی و دیپلۆماسی هەیە و توانای بەرژەوەندی لەسەر هاوپەیمانانی هەیە هەژمونی هەیە بۆی خواستەکانی خۆی لە نێو عێراق بەجێ بگەینێت و لە ئەجەندا و هەژمونی ئێران بە دووری بکات کە لەو ماوەی ڕابردوودا بینیمان دوای 7 ئۆکتۆبرەوە تا ئێستا هەژمونی ئێران کەمتر بووە. بەڕێز عەلی مەهدی سەرکردە لە حیزبی شووعی عێراقی لە ستۆکهۆڵمەوە لەگەڵ مامی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بن.